لەم تۆرەدا باس لە ئامادەکردن و خواست و هەروەها جۆرەکانی قاوە دەکەین بەگشتی لە ئێستادا خواست لەسەر خواردنەوەی قاوە لە بەیانیاندا چۆنا و هەروەها جۆرەکانی ئامادەکردنی قاوە و جۆرەکانی قاوە خۆی بەگشتی لە چیدا دەبینێتەوە. گفتوگوێم بابەتە لەگەڵ کاک محەممەد شنگالی خاوەنی قاوەخانە دەکەم کە لە دهۆکەوە لەگەڵ ئێمەدایە. کاک محەممەد سڵاوت لێ بێ و بانیت باش، زۆر سپاس بەوەی لە بانین باش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشداریم. خواردنەوەی کوپێک قاوە لە بەیانیاندا چۆن خواستی لەسرە لە ئێستادا هەروەها دەکشێ بڵین سوودەکانی چی دەبن؟ سڵاو بەیانی باش. وڵات بڵێم یعنی ئاستی قەهوە لە بەیانی زۆر زۆرە، یعنی لایمان زۆر هاورێ و مشتری و زۆرن لایمە هەموو تێن یعنی بەیانی قەهوە دەخۆن وا بزانیژی یعنی قەهوە زۆر یعنی مفای زۆر هەیە لە بەیانیان بۆ جەستە. هەروەها یعنی بەناحیەی یعنی صحی بڵێن بەناحیەی تیجاریش طبیعی یعنی زۆر زۆر مفانمان لێ هەیە و هەر ئەوەیە یعنی چەند بەیانی ئینسان قەهوە بخۆت و بگەڕێت بۆ ئیش زۆر یعنی جەستێکی بەهێز دەبیت و زۆر یعنی حتا یعنی بڵێن پەیوەندی یعنی نفسیژی یعنی لەگەل هەر شخصێکی تعامل بکەت یعنی ممکنە یعنی فەرقە لە شخصێکی عادیتر یعنی پتر ئەم بڵێن یعنی وەکو ئینسانێکی پتر یعنی ئارام لێتت وەکو ئینسان قەهوە بخۆت تەسیرێکی زۆر لێ دەکەت. باشە. تۆ ئێستا قاوەیەک لە بەردەمی تۆدایە ئەمانەوە پێمان بڵێ کە چۆن ئامادە دەکرێت؟ بەێ ئەو قەهوە لایمە زۆر یعنی زۆر قەهوە لایمان هەیە. ئەو قەهوە تقریبان سەر دەچیت بۆ بڵێن یعنی وەکو قەهوەی تورکی وەکی قەهوەی عەرەبی ئەوەش یعنی لایمە قەهوەی کوردی پێ دەڵێن یعنی شێوازێکی تایبەتی خۆمانە لە کمبراندیمە ئێمە تەرتیب دەکەین. ئەوە طبیعی لەسەر خۆڵی تەرتیب دەکەین بە شێوازی ینی دەڵێن دەلە و فنجان یعنی ئەوها دەڵێن زۆر خواستی لەسەر هەیە. ئیشیویژی ینی تۆزێک ینی بەهێمنی چاک دەکەین تامی زۆر جیێوازە. زۆر خەڵک حەش لەو ینی شێوازە دەکەت لە ناو بازار ئێستا طبیعی یعنی قەهوەژی بڵێن شێوازی شەرقی هەیە و شێوازی غەربی هەیە بەس وەکو کۆمەڵگەیمە یعنی پتر دەچیت یعنی شێوازی شەرقی حەزی لێ دەکەن زۆر هەموو یعنی ئەو جۆرانە و ئەو جۆری قەهوە لایمە هەیە یعنی هەکە چاوکەی کامیرە بدەێت هەموو ئەوە ئیشی خۆمانە طبعاً ئەو جۆری قەهوەژی زۆر جۆر هەیە بڵێن یعنی پێگوماندێنە سەر هەموو جۆرەکانی قاوەکە ئەمەد بەڵام بەگشتی ئەو لمەی کە لە بەردەستی تۆدایە لە کاتی ئامادەکردنی قاوەکەدا ئێمە دەیبینین کە بەکار دەهێنێت بەگشتی ئێستا لە قاوەخانەکاندا ئەمە چی جیاوازیەکی هەیە لەگەڵ ئەو ئاگرەی کە ئێمە لە تەباقەکانی ماڵەوەیە بەکاری هێنین بۆ ئەوەی قاوەی پێ دروست بکەین؟ والله هەکە بڵێن بۆ جێوازی تام و ئەو هەرچی یعنی فەرقی ئەو هاانیە یعنی بڵێن بە تامێکی بگۆریت بەس ئەوە یعنی پتر یعنی بڵێن وەکو بەهێمنی چاک دەبیت دەتوانین تەباخی ماڵژی کەس بکەی و لەسەر یعنی بە دڵی خود چاک ببیت هیچ فەرقی نییە بەس وەکو شێوازی پتر یعنی قەهوەی عەرەبیە یعنی ئەوە شێوازی قەهوەی تورکیە ینی شێوازەکە هەر ئەوەیە بەس ئەو خۆڵ و ئەوانە یعنی هیچ فەرقی ناکرد لەگەڵ تەباخی ماڵ قەهوە لازم بە دڵی خود یعنی چاک بکەی هەر ئەوەش وەکو هۆنەرە یعنی ناتوانانی بڵێ هەر قەهوەکی یعنی لازم یعنی بە سەریعی چاک بکەم ئێستا تەماشە بکەی زۆربەی ئامیرە و جیهاز و ئەوانە هەنە قاوای پێدەڵێن قاوای کەپسول و سەفەری و ئەوانە ممکنە یعنی لە لای سەحیەوە ئەوە باشتر بن یعنی خاص قەهوەی جیهازی بڵێن ئەسپرێسۆیە و جیهازی فەڕەنسی و ئەوانە
زۆر یعنی بەلاحەیەی سەحی ئەوە باشتر من لەو قەهوەیە چونکە دەزانی یعنی هەر تشتێکی زۆر یعنی لەسەر تەباخی بمینی تەسیری یعنی کەلاندن زۆر بیت لەسەر ممکنە لە ناحیەی سەحی زۆر مفایتیان نەمینیت بس هر چند طامی فرقه یعنی ئێستا بڵێن یعنی طامی ئەو قەهوە زۆر خۆشترە لە طامی قەهوەکی سەفەری چاک بکەیت چونکە قەهوەی سەفەری طامی یعنی هەند بەقووەت نییە یعنی وا دەردەچیت یعنی وەکو تشتێکی بە دڵی خود چاک ببیت زۆر طبیعی خۆشترە. تو ئاماژەت بەو کرە و قاوەی ئێستا خەریکی ئامادەکردنی قاوەی کوردیە. ئەمێ جیاوازی قاوەی کوردی ببینیم لەگەڵ جۆرەکانی دیکەی قاوەدا چی جیاوازیەکیانەیە هەم لە شێوازی ئامادەکردنی هەم لە تام و چۆن بڵێ تایبەتمەندی قاوەکە بەگشتی. بله لە هەر کۆمەڵگەهێک یعنی بە تشتێک یعنی بڵێن مەشهورە ئێمەش یعنی دەزانین یعنی قەهوە هەر لە کۆمەڵگەی مەی کوردی یعنی زۆر یعنی نەهاتیە یعنی لە ناو کۆمەڵگەهیمە بڵێ بە 56 ساڵێکە ئەوها یعنی قەهوە لە ناو کۆمەڵگەهی کوردی بە قووەتە بڵێن بە قووەتی خۆ تقریبان هەر ئەو 10-15 ساڵە یعنی زۆر قەهوە لە ناو کۆمەڵگەهی کوردی زۆر نەبوو بەس لە وەختی خۆ قەهوەی کەزوان هەبوو یعنی لە ماردین لە تورکیا تقریبان 100 ساڵێکە ئەوها قەهوەی کوردی هەبوو بەس بە هەر حاڵێک هەبیت قەهوەی کەزوان ناتوانانی بڵێ قەهوەیە چونکە هەر قەهوەتیانە لە کەزوان چاک دەبیت بەس ئێمە ئێستا یعنی بڵێن لە دهۆک براندێکی خۆمان چاک کردیە بە ناوی قەهوەی دەهتامی کوردی ناویش تایبەتە یعنی بڵێن براندی ئێمە هەکە ممکن بڵێن سۆفیا قەهوەکی چاک دەکەین قەهوەی دەهتامی کوردی زۆر جیاوازی هەیە هەر قەهوەی ئەو قەهوەی بەرازیلی کۆلۆمبی ئەوانە دەئینین بەس کە شێواز زۆر فەرقە لە قەهوەکان طامی فەرقە بڵێن یعنی بە شێوازی کەلتۆری ئێمە یعنی ئێمە حەش وەکو تشتی شیرین دەکەین زۆر مەسەلەن بڵێ قەهوەی تورکیان عەرەبی ئەوە حەش قەهوەی تاڵ دەکەن زۆر بەس ئێمە لە کۆمەڵگەیمە یعنی زۆربەی خەڵکی حەشی تشتی لە شیرین دەکەن ئەوەش لەوڕا یعنی قەهوەکمان چاک کردیە قەهوەی دەهتامی کوردی یعنی فەرقی ئەوە مەجموعەکی تەوابل بڵێن بەهارات لە ناوی تایبەت دەکەین لە 10 تام پێک دەیێت لە 10 تشت پێک دەیێت یعنی ئەوەی دەکەینە ناو طامی زۆر فەرقا هەر کەسێکی دەتوانیت بێت لایمە تام بکەێت یعنی بۆ بەو مناسبە ینی بڵێن فریەش ینی هەر کەسێکی بێت تامی بکەێت تستی بکەێت بزانیت قەهوەی کوردی چۆنە لایمە هیچ مشکیلەمان نییە قەهوە هەیە قەڵای هەولێر قەهوە لایمە هەیە قەهوەی سلەیمانی لە هەر منطقەکی لە منطقەی کوردستان ینی ئەوهامان کردی ینی تشتێک لە سەرزەوقی ئەو منطقە چاک بکەین ستا قەهوەی مەکسیکی قەهوەی فەڕەنسی قەهوەی فندوق قەهوەی کزوان قەهوەی فستۆق کەرامێل شکوڵاتە تقریبا 5 جۆر لایمە هەموو چاک دەکەین لە کارگەی خۆ لە دهۆک زۆر یعنی خواستی خەڵک لەسرە سەرەڕای ئەوەش یعنی قەهوەی بڵێنی غەربیژی لایمە زۆر هەیە ینی قەهوەی ئیسپانی قەهوەی فەڕەنسی قەهوەی ئەمریکی ئەوەش خواستی خەڵکەکە ینی ئەوی لە ئەوروپا دەهێن هیچ لای یعنی هیچ کێشەمان نییە ینی لەو بابەتانە یعنی ئێمە دەتوانین بڵێن یعنی خواستێکی جۆر بە جۆر یعنی لایمە هەیە و ئیشی مەژی یعنی خەریکە یعنی تەطویرتر بکەین ئینشاءڵڵا ئەو جۆرە هەموو لایمە هەیە و خواستێکی زۆر لەسەر هەیە زۆر باشە کاک محەممەد ئەو جۆرە قاوانی کە ئێمە دەیبیستین قاوەی تورکی و قاوەی عەرەبی بە تایبەتی ئەمەوێ بزانم تایبەتمەندەکانی هەرێکە لەم دوو جۆرە قاوەت چییە قاوەی تورکی بادەست پێ بکەین سەرەتا قاوەی تورکی تایبەتمەندەکانی چۆنە شێوازی ئامادەکردنی چۆنە بله قاوەی تورکی وەکو بڵێن یعنی بەنسبە یعنی چۆن بڵێن هاریەکەی ینی خەڵکی سلەیمانی دەڵێت یعنی ئێمە دەڵێن لە دهۆک هیر
ئەوە شێوازەکە يعني بڵین بە مەکینەوەکو چاک دەکەن زۆر ناعیمە قەهوەی تورکی لازم زۆر یعنی هاڕیەکەی دقیق بی زۆر یعنی بڵێن هەروەها وەکو تۆزە وەکو خۆڵە ئەوە شێوازی قەهوەی تورکیە زۆر ڕەنگیش تاری نییە لازم ڕەنگی فاتح بیت یعنی دەردەچیت وەکو بڵێن یعنی لە بژاردندا بژاردننی قەهوەدا یعنی لە ناوەندی لە وەسەد کەمترە ئەوە قەهوەی تورکی یعنی دەچیت بەس هەکە بڵێ بە ناحیەی مفا هیچ مفاتیان نییە ینی بۆ جەستا چونکە زۆر هاری دەبیت و زۆر ینی دەکەڵینن لەسەر ینی ئاگر هەر تامی زۆر ینی بەقووەت دەبیت بەس مفایتیان نییە قەهوەی عەرەبی فەرقیوی چییە تۆزێک ینی لەوە گرترە ینی ئێمە دەڵێن بە بادینی ینی گرترە تۆزە گەورەترە وەکو چاک دەکەن دەرەجەی هاریەکە فەرقە ینی تۆزە گرترە و ڕەنگیش پتر یعنی ڕەنگی بڵێن یعنی تۆزێک تاریترە یعنی تقریبان لە وەسەتەکە زیاترە ئەوە قەهوەی عەرەبی پێ دەڵێن و لەگەڵ هێڵ قەهوەی تورکی بێ هێڵ دەخۆن قەهوەی عەرەبی زۆربەی هێڵی زیاترە حەجمی دندگی ئەوە گەورەترە وەکو هاری دەکەن شێوازی یعنی ممکنە لە تورکیش یعنی لەسەر تەباخی پتر دەمینیت وەکو دەکەڵینن و تامیژی تاڵترە ئەو جیێوازی قەهوەی تورکی و عەرەبیە باشە قاوە بوونێکی تایبەتی هەیە ئەمە بزانم بە پێی جۆرەکانی قاوە بوونی قاوەش گۆڕانکاری بەسەردا دێت بەێ بۆنی قەهوە طبیعی وەکو بڵێن یعنی لە ناوەندی دەرنەچیت یعنی وەکو دەبژێرن بۆنی قەهوە وەکو دەبژێرن وەکوتێن هاری دەکەن لەسەر جیهاز لە ناوەندی دەرنەچیت وەکو لەسەر تەباخژی ینی تۆزێک هێل لە ناو بیت طبیعی ینی بۆنی زۆر قەوی دەبیت لە ناو ماڵ ئانژی لە ناو مەسەلەن کافیتریایەک بیت ئەوە ینی وەکو چاک دەکەی بۆنی زۆر قەوی لێدەیێت و بۆنی قەهوە ینی بڵێن وەکو دەبژێرن تقریبان تا ساڵ و نیو 2 ساڵ هەکە قەهوە وەکو دندگ بیت چۆن بڵێن یعنی ئەوها ینی هاری نەکردبیت لەسەر فرێشی خود دەمینیت وەکو حتا 2 ساڵژی ینی کێشە نییە بەس وەکو یعنی هاری دەبیت وەکو ئەوە تقریبان بڵێ حتا ساڵێک 2 ساڵ لە ناو پاکێتێکی دەبیت لە ناو علبەکی دابیت هیچ کێشە نییە تا 2 ساڵژی ئەکسپایریوی چ مشکیلە نییە وەکو قەهوە سەوزژی بیت یعنی لە ناو دندکی حەقیقی یعنی بڵێن لە ناو مەزارع و ئەوانە دەینن سەوز بیت تا 4 ساڵژی لای تو بیت هیچ کێشە نییە دەتوانی بژێری و دەتوانی چاک بکەی هەر لەسەر فرێشی خوددەمینیت ئەوە یعنی بڵێن قەهوە ئەوها یعنی حیفاظی لەسەر دەکەن تا یعنی لەسەر فرێشی خوب بمینیت ئۆکەی قاوەی ڕۆبوستا تایبەتمەندیەکانی چین بۆچی باس لەوە دەکرێت کە لە بەشێک لە قاوەکانی دیکە نرخەکەی هەرزانترە و کافاینی زیاتری تێدا دەمەوێت باسی ئەم قاوەمان و هەروەها تایبەتمەندەکانی قاوەکەمان بۆ بکەیت بله ئێستا هەکە بڵێن تقریبان 27 جۆر 28 جۆری قەهوە لەسەر سەرانسەری جیهان هەیە هەمووش لەسەر خەتڵ ئستیوا یعنی وەکو زیراعەتی ئەو جۆری قەهوە هەموو لەسەر خەتڵ ئستیوا یعنی بڵێن کۆلۆمبیایە بەرازیلە ڤیەتنامە هەر یعنی دەولەتێکی بە حدودی خو هەیە هەندە بێ دەوڵەتی ئەفریقی مەسەلەن تەنزانیایە بێ ئەثیوبیایە ئۆگاندایە ئەوە هەموو بە قەهوە مەشهورن بەس بین یعنی بە حقیقەتی خۆ قەهوە اختلافی جێگایەکەی ئەو یعنی چۆن بوو لە وەختی خۆ کە بیدایەتی قەهوە یعنی سەری هەڵدا قسە هەیە یەمەن یان ئەثیوبیا یعنی ئێستا بە تەکیدی نازانن یەمەنە یان ئەثیوبیا چونکە دیرۆکی قەهوە یعنی هەکە زۆر بچی بەری 400 ساڵە تقریبا سەری خۆ هەڵدایە ڕۆبۆستا و ئەرەبیکا چ جیێوازی هەیە ئێستا لە جیهانی عالم هەموو ڕۆبۆستا بەکاردەینن نە چونکە یعنی هەرزانترە لە عەرەبیکا بەکاردەینن
چونکە لە ڕۆبۆستا ئەرزانترە تقریبا سعری یەکە زۆر لە بۆرسای جیهانی زۆر ئەرەبیکا و ڕۆبۆستا فەرقی نییە چی جێوازی هەیە ناو بینی ئەرەبیکا و ڕۆبۆستا ئەرەبیکا وەکو چۆن بڵێن یعنی وەکو دندکی وی وەکی دندکی فاسۆلیایە وەکی و تقریبا دەتوانی خەتێکی یعنی ڕاستیان نییە خەتێکی خوارە ئەوە پێ دەڵێن ئەرەبیکا تامیش شرینە ڕۆبۆستا دندکی تقریبا بڵێ دائیریە گرۆڤڕە خەتێکی عەدل لە ناوە ئەوە پێ دەڵێن ڕۆبۆستا تۆزێک تامی تال لە ناوە یعنی پتر لەگەل خەڵتی دەکەن لەگەل تۆزێک قەهوەی ئەرەبیکا بۆ ئێسپرێسۆ ئەوانە چاک دەکەن بۆ جیهازی فەڕەنسی چاک دەکەن فلتەر پێ دەڵێن بەس لە یعنی عالەمی مەسەلەن قەهوەی عەرەبی و تورکی و بڵێن ئێمەش زۆربەی قەهوەی لای مە ئەرەبیکایە چونکە تامی شرینترە و یعنی بۆ خواردن خۆشترە ڕۆبۆستا تامی پتر تاڵ دەچیت هەکەر سعری هەر چی فەرقی ئەوهانیە ممکنە لە ئەرەبیکا تۆزێک ئەرزانتر جی بیت بەنسبەت عالەمی شەرقی نازانین بەنسبەت عالەمی غەربی زۆر باشە کاتە بزانین محەممەد گرانترین جۆری قاوە لە جیهاندا چی جۆری قاوەیە لە هەرمی کوردستاندا بوونی هەیە خواستی لەسەر یاخودنا ئەو قاوایەکە وەکو تو دەڵێ گرانترین قەهوە لە جیهان طبیعی یعنی وەکو ئەمن یعنی پێزانینم هەیە دوو جۆری قەهوە هەیە یەک لە عەفو لە پیسی فیل چاک دەکەن یەکجی جۆرێکی ڕێوی هەیە لە ئەندونوسیا زۆرە ئەو جۆری ڕێوی یابان ئەکبەر مستەوردە لە ئەندونوسیا لەو جۆری قەهوە تقریبا ڕتلی بە ڕتل پێ دەڵێن نزیکی 405 غەرامەکەیە تقریبا بە 1500 حتا 2000 دلارە یعنی تقریبا نیو کیلۆ حتا 16 وەرەقە 1600 دلارە ئەوها قاوای فیلجی زۆر باشە ئەفریقیا چاک دەکەن باشە کاک محەممەد من دواتر دەگەڕێم وڵات بەڵام لە ئێستادا هەندێک دیمەنیە پێویستە بۆ بینەرانی بگوازینەوە خۆشویستان ئێستا هەندێک دیمەنی ڕەجەب تەییب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا کە گەشتووەتە تارانی پایتەختی ئێران بۆ کۆبوونەوە لەگەڵ هەریەکە لە ئێران و رووسیا دیمەنەکان دەگوازینەوە ئەوەی لێستادا دەیبینن دیمەنەکانە کە پێشوازی لە ڕەجەب تەییب ئەردۆغان کرا ئەمڕۆ سێشەمە بڕیارە کۆبوونەوەیەک لە نێوان ڕەجەب تەییب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا هەروەها سەرۆکی ئێران و هەروەها ڤلادیمیر پوتینی سەرۆکی ڕوسیاش ئەنجام بدرێت تێیدا پەیوەندی یاخود گفتوگۆ لەسەر هەندێک بابەت دەکرێت لەوانە پەیوەندی نێوان هەر سێ وڵاتەکە هەروەها پەیوەندی نێوانیان لە بواری وزەدا هەروەها قوڵکردنەوەی پەیوەندەکانیان لەگەڵ وڵاتانی ئاسیا بە تایبەتی وڵاتانی چین و هەندستان و چەند وڵاتێکی دیکە تێیدا باس لە ناردنەوەی پەنابەرانی سووریا دەکرێت لە تورکیا بۆ وڵاتەکەیان و هەروەها شێوازی پشتگیریکردنی هەریەکە لە رووسیا و ئێران بۆ ئەوەی کە تورکیا بتوانێت زۆرترین پەنابەری سووری بنێرێتەوە بۆ وڵاتەکەیان لە کاتێکدا کە تا ڕادەیەک لە ئێستادا خەریکە دۆخی سووریا سەقامگیر دەبێت بە بڕیارە ئەمڕۆ کۆبوونەوەکە بەڕێوە بچێت سێشەمە دیارە دوێنێ بەگشتی ڕەجەب تەییب ئەردۆغان گەشتە وڵاتی ئێران بەڵام ئەمڕۆ گەشتووەتە تاران و لە چەند کاتژمێری داهاتوودا و لە کاتەکانی داهاتوودا ڤلادیمیر پوتین سەرۆکی ڕووسیاش بە هەمان شێوە سەردانی تاران دەکات و بە هەمان مەبەست لەگەڵیاندا کۆ دەبێت و گفتوگوی چەند بابەتێک دەکەن لە نێوان هەر سێ وڵاتەکەدا. با احترام تشریف فرمایی مقام محترم رئیس جمهوری کشور ترکیه را به کشور جمهوری اسلامی ایران خیر مقدم عرض نموده استدعا دارد پرچم و گارد تشریفات را ئەوەی لە ئێستادا لە دیمەنەکاندا دەیبێنن ڕێوڕسمی پێشوازیکردنە لە سەرۆک کۆماری تورکیا کە بە هەڵکردنی ئاڵای تورکیا و هەروەها ئاڵای ئێران و هەروەها نمایشی سەربازی بەڕێوە دەچێت وەکو پێشوازیکردنێک و هەروەها میوانداریەک بۆ سەرۆک کۆماری تورکیا کە بڕیارە ئەمڕۆ لەگەڵ سەرۆکی ئێران و هەروەها سەرۆکی ڕووسیاش کۆ ببنەوە گفتوگۆی چەند بابەتێک دەکەن لەوانە بەهێزکردنی پەیوەندەکانی هەرسێ وڵات لەگەڵ بەشێک لە وڵاتانی ئاسیا لەوانە بۆ نمونە
وڵاتی چین وڵاتی هندستان کە هەوڵ دەدرێت لەم کۆبوونەوەدا گفتوگۆ لەسەر ئەوە بکرێت چۆن بتوانن هەر سێ وڵات بە شێوازێکی گونجاو پەیوەندی لەگەڵ وڵاتانی دیکەدا ببەستن. بابەتێکی دیکە بابەتی وزەیە کە ئەمڕۆ بڕیارە گفتوگۆی لەسەر بکرێت لە نێوان هەر سێ وڵاتدا وڵاتی ئێران و تورکیا و رووسیا بابەتی وزەیە کە چۆن بتوانن پەیوەندەکانیان لە ڕووی بازرگانیکردن و مامەڵەکردن بە وزەوە بەهێزتر بکەن و بتوانن چەند ڕێکەوتنێک لە نێوان یەکدا ئەنجام بدەن. یەکێکی تر لە بابەتەکان کە تورکیا دەیەوێت جەختی لێ بکاتەوە ئەوش بابەتی ناردنەوەی پەنابەرانی سووریایە. لە ئێستادا دەزانین پەنابەرانی سووریا لە بەشێکی زۆر لە وڵاتانی جیهاندا بوونیان هەیە. یەکێک لە وڵاتانە وڵاتی تورکیایە کە بڕیارە لەم کۆبوونەوەی ئەمڕۆدا گفتوگوی ئەوە بکرێت چۆن بتوانێت تورکیا ڕێکارێکی دروست بگرێتە بەر بۆ ئەوەی زۆرترین پەنابەر بنێرێتەوە وڵاتی خۆیان. ئەوی لە ئێستادا دەیبینن وێنەی هەریەکە لە ڕەجەب تاییب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا و هەروەها ئیبراهیم ڕەیسی سەرۆکی ئێرانە سەرۆکی کۆماری ئیسلامی ئێران کە لوچکەیەکی سێقۆڵی لە نێوان سێ وڵاتی ئێران و تورکیا و رووسیا بەڕێوە دەچێت. لە ئێستادا پێشوازەکان بەردەوامن هەروەها نمایشی سەربازی و چەند ڕەوڕەسمێکی تایبەت بە هەڵکردنی ئاڵای هەریەکە لە تورکیا و ئێران بەڕێوە دەچێت. خۆشەویستان لەگەڵتان بەرداوام دەبم بێگومان لە ئەگەری هەبوونی زانیاری زیاتریش ئێمە بەرداوام دەبین لە ڕووماڵەکانمان بۆ لوچکە سێقۆڵەکەی نێوان ئێران و رووسیا و تورکیا. دوا پرسیارە ماڕەسی تۆ کەم کاک محەممەد ئەمێ بزانم لە ئێستا و لە ڕابردوودا چۆن جیاوازی دەکرێت لە نێوان خواستی هاوڵاتیان بۆ قاوە زیاتر هاوڵاتیان لە ئێستادا خواستیان لەسەر چی جۆرێک لە قاوەیە هەروەها لە چ کاتێکی ڕۆژەکەدا زیاتر پانا دەبرێتە بەر خواردنەوەی قاوە. بەێ بەنسبەت هاوڵاتیان ناتوانانی هەموو خەڵکێک یعنی بڵێ یعنی لەسەر خواستی یەک جۆری قەهوە هەبیت. ئێستا ئێمە بڵێن یعنی لە دهۆک لە کوردستان زۆربەی خەڵکی ئێبە یعنی ثقافەتی قەهوە ئەو هەندە زۆر نییە ینی بڵێ بزان بیت مەسەلەن بڵێن بە عربی یعنی بە کوردی مفای قەهوە چەندە چۆنە ئەو سەقافەتە ممکنە خەڵکیمە زۆر کەم هەبیت وەکو بڵێن یعنی لەسەر جۆری قەهوە پتر خەڵکی دەچیت یعنی جۆری قەهوای شیرین دەخۆت یعنی ئێمە چۆن کەپەچینۆیە چۆن نیسکافە چۆن شکۆڵاتایە ئەو تشتانە دەچیت ئێمە یعنی لەوڕا یعنی تشتێک نێزینگی ئەو کەلتۆرە یعنی چاکمان کردە لە دهۆک بۆ کەلتۆری ئێمە بەس یعنی هەر خەڵکێکی یعنی بڵێ ڕۆژ بە ڕۆژ وەکو ئەو جووری قەهوەژی بخۆت یعنی لەسەر ئاخری تێتە لەسەر قەهوەی بڵێن کلاسیک یعنی چۆن قەهوەی تورکی چۆن قەهوەی عەرەبی ئەو قەهوەی سادە پێ دەڵێن بێشەکر و بێ ئەو تشتانە یعنی ممکنە زۆر فەرقی هەبیت خواستی خەڵک یعنی لەسەر ئەو بابەتانە کەمترە لەسەر بابەتی کەپەچینۆ ئەو تشتانە زیاترە بەس بە هەر حاڵک هەبیت ئەوەش یعنی بازاری خو هەیە و مشتری خۆی زۆرە. زۆر سپاس بۆ تۆ کاک محەممەد شنگالی خاوەنی قاوەخانەکە لە دهۆکەوە لەگەڵ ئێمەدا بووی. زۆر سپاس بۆ تۆ. سەرچاوم مەمنون. زۆر سپاس.